یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران ئەهدافی سیاسی و کۆمەڵایەتی هەیە بۆ گەیشتن بە ئەهدافی کۆمەڵایەتی هەندێک هەدەفی کورتخایانی هەیە هەندێک هەوڵی کورتخایانی هەیە وەک بردنە سەرێ ئاستی زانیاری ژنان بردنە سەرێ ئاستی زانیاری سیاسی ژنان و هەروەها دانانی کلاسایی جۆرا جۆر بۆ بردنە سەری زانیاریان هەروەها و هەروەها ئەهدافی سیاسی یەکێتی ژنان کە بە هیچ شێوەیەک ناتوانین جیا بکەین لە ئەهدافی کۆمەڵایەتی ئەو ڕێکخراوەمان کە ئەوەش لە بەرنامە و ئەساسنامەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە تەواویشی کراوە و ئەوەش وەدەستهێنانی مافی نەتەوایەتی بۆ گەلی کورد لە کوردستانی ئێرانە هەمیشە باس لەوە دەکەین کە زۆر جار بیستومە کە دەڵێن ڕێکخراوی ژنان ڕێکخراوێکی سنفیە و نابی ئەهدافی سیاسی هەبێت لێرەدا دەبی ئشارە بەوە بکەین کە وازیەتی ڕێکخراوەکەی ئێمە لەگەڵ ڕێکخراوێکی سەر بە ئەحزابی سیاسی ئازاد زۆر متەفاوتە ئێستا وازیەتی ژنان لە ئێراندا زۆر متەفاوت بووە لە ساڵانی پێشوو ژنان خوێندەواریان هەیە ژنان دەتوانن وەک پیاوان لەر کۆمەڵگا ڕۆڵیان هەبی نەخش بگێرن یعنی بەو لەو ئەهدافی کۆمەڵایەتیە ئێمە کە ئێمە هەوڵی بۆ دەدەین ژنانی ناوخۆی ئێران لێمێژە گۆزەراون بەڵام ناتوانین بڵێن کە ژنان ئێستا بە مافەکانی خۆیان گەیشتون بۆیە لێرە کەمبودێک هەیە کەمبودەکەمان چییە کەمبودەکەمان نەگەیشتن بە مافی سیاسیەکانمانە نەگەیشتن بە مافی نەتەوایەتیە بۆیە یەکێتی ژنان هاوکات لەگەڵ ئامانجە کۆمەڵایەتیەکانی دەبی هەوڵ بدە بۆ ئامانجە سیاسیەکانی بۆ گەیشتن بە کۆمەڵگایەکی دموکرات بەڵێ لەوان ئەوە ئەو باس و تۆزیعاتی کە درا پرسیارکردن لە بواری جۆر بە جۆری مێژووی و تعریفی یەکیتی ژنان ئیتر پرسیار سەختە لەو بارەوە بکرێ بە باوەڕی من باسێکی تۆزی و گشتی بووە هەموو ئەو کەسێک و حەزەکەن یەکیتی ژنێن دموکراتی کوردستانی ئیران بناسن ناسیان بەڵام مەسەلەی پرسی نەتەوەی هاتە باسی پرسی نەتەوەی کورد ئەو مەسەلەی یەکیتی ژنان لە کار و خەبات و چالاکی یەکیتی ژنانی دموکراتی کوردستانی ئیراندا چارەسەری پرسی نەتەوەی بە چ شێوەیە کە چالاکی و خەباتەکانی بۆی بەڵێ منش پێشەکی بەخێراتنەوەی جەنابتان دەکەم و سپاس بۆ بەرنامەی دیوانی گەلکەم جارە ژنانی بەسەر کردوەوە دیارە ئەگەر باس لە مەسلەی پرسی نەتەوایەتی بکەین و نەقش و ڕۆڵی ژن لە مەسلەی نەتەوایەتیدا زۆر هەڵدەگرێ ئەگەر لە بواری مێژوویەکەیەوە بگەڕێنەوە بەڵام من حەزەکەم لە دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57دا زیاتر تێش بخەمە سەر پرسی نەتەوایەتی ژنان پرسی نەتەوایەتی ژنان و یەکیەتی ژنان پرسێکی گرێدراوە بە ڕێکخراوە سیاسیەکان بۆ نمونە حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە حیزبێکی سیکۆلار و دموکراتە و داوای مەسەلەی نەتەوایەتی دەکات بۆ کوردستانی ئێران یەکیەتی ژنانیش ڕێکخراوێک نەبووە کە دروست ڕێکخراوێکە لە ژێرناوی سینفی و بۆ ئەهداف کۆمەڵایەتیەکانی ژنان تێدەکۆژێت هەمان کاتە بۆ ئەهداف سیاسیەکانیان کەوا بوو پرسێکی گرێدراویشە بە ئەعزابە سیاسیەکانەوە بۆیە ئەگەر چاو لە مێژووی ئەو 30 ساڵە بکەین لە بواری نەتەوەییوە نەخش و ڕۆڵی ژنانی کورد زۆر لە جێگەی خۆیدا بۆ زۆر گرنگ بۆ زۆر نەخشیان گێڕاوە چ وەکو بواری مەدەنی نەخشێکی زۆریان هەبوون و فداکاریان بۆ دا و باجی ئەوەشیان داوە کە بە ئازادی بکەن و هەم لە بواری تێکەڵبوون بە ئەعزابی سیاسی و کە بۆ پرسی نەتەوایەتی خەبات دەکەن بە تایبەتی لەناو عەزابی سیاسیدا من دەتوانم زیاتر تێشک خەمە سەری نەقش و ڕۆڵێکی یەکجار زۆریان گێڕاو دەتوانین بڵێن پایەکی ئەساسی خەباتی ئەو حیزبانی کە بۆ مەسەلەی نەتەوایەتی هەڵدەدەن ژنان بوون ژنان توانیوانە نەک تەنها وەکو پشتیوانانی خەبات بۆ پرسینەتەوەی بەڵکو شان بە شانی خەبات لەناو خەباتدا بەشداریگان کردووە بۆ پرسە نەتەوایەتیەکان و هەتا لەو پێناوەشدا شەهیدیشیاندا و بۆ ئامانجهای گەورەی نەتەوایەتی هەوڵیانداوە فیداکارانە ئەوە شان بە شانی ئەو عەزابە سیاسیانی کە ئیشارم پێدا هەوڵ و تێکۆشانیان تا ئەو ڕۆژ بەردەوامە بۆیە بەخۆشیەوە هەر نەقش و ڕۆڵی ئەم ژنانی کە لە خەباتدا بوون و هەم ژنانی پشتیوانی خەبات و هەم ئەو ڕێکخراوە مەدەنیانی کە لە ناوخۆی وڵاتە مەبەستم کوردستانی ئێران و سەر تا سەری ئێران توانیویانە لە پرسێکی گەورە دروست بکەن بەناو پرسی ژنانەوە کە ئەمڕۆ وەکو
مەسلەیەکی نەتوانێتی چۆن باز دەکرێت پرسی ژنانیش ئەوەندە زەق بووەتەوە باسی لە دەکرێت و چیتر ناتوانرێت ئەو پرسە پشتگوێ بخڕێت چون ئەگە چاولێکن ئاستی هۆشیاری کۆمەڵگا بەرەو پێشچووە و سەردەمی پێشڕەفتە تەکنۆلۆژیا نەخشێکی زۆری بینیوە و ژنانیش لەگەڵ ئەو بوارانەی کە پێشڕەفتی دنیا بەخۆیەوە بینیوە دانەبڕاون و دەیانەوێ لەو پێشکەوتنە دانەبڕن و ئەو پێشکەوتنە بکەن بە ئەمرازێک کە جێگەی ئەقڵێتی کۆن و دواکەوت و نەریەتی بگرێتەوە بۆیە بەخۆشیەوە دەتوانین ژنان نەخشێکی زۆر باشیان هەبووە لە بواری نەتەوایەتیەوە تا گەشتن بە ئەهدافەکانیشیان هەر ئەم ڕێگایە ئێدامە دەدەن. gelek spas xwe pirsiyarkirin gelek zehmet e li ber ew ku endamê Yekîtiya Jinên pir ciddî û pir siyasî qisa dikin û gelekî fermî bu meselê diçin em hinek zêdetir hene nav pirsa gelek cara zor caran basî ew dikirî ki mafî jin çi cewaziyek digel mafî insan bi giştî heye mafî jin çiyeke cudatir e li mafî piyav ئەو مافی ژنێکی باس دەکەن بۆ کەسێک کە حەز دەکەن ببی بە ئەندامی یەکیتی ژنی دموکراتی کوردستانی ئیران بە چ شێوەیەکی تۆزیح دەدەن بە چ شێوەیەکی شڕوە دەکەن فەرمون فەرق ناکە هەر کەسێکی حەز دەکە باق زۆر سپاس دەکەم کاک میران بەخێر بێ خۆشحاڵین ئەگەر بەرنامێکت بۆ ژنان پێگەیناوە پرسیارەکە یعنی لەباری ڕێکخراوی ژنانەوە کرد چۆن مافی ژن چی ئەو مافی ژن داوا دەکەن وەڵی ژنیش هەرۆکو ئینسانێک دیارە وەکو مرۆڤێک داوای حەقی خۆی دەکات ئەو هەڵقەش پێم وایە بۆ هەموو کەسەر هەر وەکو یەکە هەموو کەسێک حەقی خۆیەتی بە ئازادانە بێژی حەقی خۆیەتی وەکو پیا بژی ژنێکیش ژنی پێم وایە شتێکی زیاتر لەوەی داوا نەکردە بۆ ئەوەی داوای کردووە تەنیا بەرابەربوونە لەگەڵ پیا و ئەو مافە سەرەتایانەیە کە بۆی دابین بکرێت و هەروەها وەکو شامەشانی دیارە یەکێتی ژنان ڕێکخراوی ژنان لەو بوارەدا زۆر هەوڵی داوە و پێم وایە زۆر تێکۆشاوە کە ئەو شتە جێبەجێ بکات. gelek spas lەسەر ئەو پرسیارێکە کەسێکی دیکە وزان میکرۆفۆن با بدەلا سپاس بۆ هەنێک سپاس بۆ باش دیارە ئەمە پیافرەت بەڕاستی زۆربەی پیاوەکان یعنی ژنەکانی وای لە حاڵین مەسەلەن ئەو پیاوە لە ماڵ هاوکاری زۆر بەداخەوان نیە مەسەلەن من دەبێت بتوانم لەگەڵ مێردەکەم بتوانم هاوکار بم پێمە دەرێ لەگەڵ لە دەرەوە کار بکەم نەک ئەوم مەسەلەن لە ماڵەتدا هاوکاری من بکایان بۆ نمونە قاپم لەگەڵ بشوە قەدە و ماف نییە بەمنی دەدا بەڕاستی ماف بۆیە کە بۆ خۆم نەک داوای بکەم بۆی بەردەستەی بکەم بۆی بتوانم منیش لەگەڵ مێردەکەم هاوکار بێمە دەرەوە یەکێتی ژنان داوا دەکات تەواوی خاڵەکانی جارنامەی گەردوونی مافی مرۆڤ کە بۆ هەموو مرۆڤێک دابین کراوە بۆ ژنانیش دابین بکرێت نەزیاتر نەکەمتر و هەروەها لە بینبردنی تەبعیزی جینسیەتی لە بینی ژن و پیاودا وەختی باس لە ماف دەکەین باس لە چەمکی ماف دەکەین ماف شتێکێکی یاسا مافی دەپارێزێ ماف دوونەوە مافی وەزئیمان هەیە مافی سروشتیمان هەیە وەختی باس لە مافی وەزئی دەکەین ئەوەی کە یاسا دەیپارێزێ بەڵام بەداخەوە ئێستا لە وڵاتی ئێمە بۆ نمونە بینین یەکێک لە سەرەکیترین بەڵێ ئێران یەکێک لە سەرەکیترین کەرەستەکانی چاوساندنەوەی ژنان یاساکانی کۆماری ئیسلامیە یعنی ژنان ناتوانن پشتگەرمیەکیان هەیە لەو بارەیە کە یاسایەک هەیە حکوومەتێک هەیە قانونێک هەیە ڕێکخراوێک هەیە ئینجیۆیەک هەتا هەیە کە بتوانێت مافی تۆ بیپارێزێ بۆیە یەکێتی ژنان پێش لە هەموو شتێک وەختێک ئێمە باس لە ماف دەکەین دەبێ مافی خۆمان بناسی یەکێک لە گەورەترین و سەرەکیترین ئەرکەکان یەکێتی ژنانیش دەبێ ئەوە بێت بۆ ئەو کارە چی دەکە یەکێتی ژنان ئەرکی ژنانیان مافەکانیان پێ بناسرێت و هەروەها ئەرکەکانیان بەنسبەت بە پیاوەکان ئەوە پێیان معرفی بکات پێیان بناسرێت من ئەگەر نەزانم مافم چییە نازانم بۆچی هەوڵ دەدەم نازانم بۆچی تێدەکۆشم دەبی لە مافی خۆم ئاگادار بم کە بزانم لە چه ڕێگایی دەرۆم و دەبی چۆن بڕۆم یەکێتی ژنانی شەر یەکێک لە سەرەکیترین ئەرکەکانی ناساندنی مافەکانی ژنانە بە ژنان gelek spas لەو دوایە گەر حتمما دەقەتان کردووە مەسەلەی حجاب لە ئیرانی زۆر جارە مەطرح دەبێت